وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەمڕۆ خەبەرێک بڵاو کرایەوە سەبارەت بەمەی کە دەوڵەتە شیعە سوودانی موافقەتی کردگە کە موچە یا بوجە بهەنێرێ بۆ هەرێمە کوردستان و دەژێرە ئەم شەرتا کە سەرچاوەی داهاتە نانەوتیەکانە هەرێمە کوردستان بە وردی بکەوێتە ژێرە چاودێریە حکوومەتە بەغا. سەرەتای دەستپێکە قسەکانم بەمەوە تێت کە لە ڕەوەندێکی سیاسی و مێژوویە کە هەر ئینسانێکی تیا وەدیدێت یا هەر جەریانێکی تیا وەدیدێت کۆمەڵێ بەکراوند و سەرەتای دەستپێکردنی هەست. ئەوەی محکوم کرابێ بەوەی کە کورد بێت لەگەڵ مێژوویەکی ژڵەژیاگی هەمەلایانە باسکەرا ڕوبەڕووە کە ئەگەر خۆی خاوەنە تەمیز نەبێ و نەتوانێ لێکیان کاتەوە تووشی سەر لێ شێواویانەکە. هەر کەسێک کە بێمەبەست کتێب بخوێنێتەوە سەر لێ شێواوە بێت، لەبەرەوەی هەر کتێبێک کە بخوێنێتەوە ئەبێت بە هاودڵ و باوەڕمەندە بە ئەو کتێبە. لە هەر مفەکرێکە ئەم کتێبە وەرگرێت ئەبێ بە تەرەفدارە ئەو مفەکرە. زمانێک خوێندنەوەی کتێب و دەیتاکان بە کەڵکە تۆ دێ کە تۆ توانە ئەنالیز و شیکردنەوەی ئەم دەیتا و ئەم دادەگەلتە بوێت. زمانێک کتێب خوێندنەوە سوودی هەست کە تۆ بە شوێنە شتێکا بگەڕێی و بەمەبەستێ ئەم کتێبانە بخوێنیت. کەم لین لە ناوە ئێمە کەسانێک کە لە ژێرە ناوە ڕووناک بوونە ئەم بەهای کتێب خوێندنە بەرجەستەوە گەورەکەن. کەم لین کەسانێک لە ناوە ئێمە کە مێژووی گەلانێکی ترەزانن، مێژووی ڕۆژ ئاوا ئەزانن، مێژووی تەحەوڵات ڕۆژ ئاوا هەر لە ئینقلابە پیشەسازی یعنی ئینقلابە سەنعەتیوە تا تەحەوڵاتە یەک لە دوای یەک ئەزانن. بەڵام کە دێتەوە سەر عەرزەواقع، کە دێتەوە سەرە داڕەشتنە سیاسەتە دروست، تەمامە ئێمەمانان تووشە قەیرانە گەورەیەک ئەبووین. پرسیارە گەورە ئەمە بوو بۆ لە نێوانە بەیانە 11 ئازار تا ئاشبەتاڵە 1975 بە وردی بیر نەکراوە لە ئەگەرە لە دەستچوونە ئۆتۆنۆمیە کە سەپێنرابوو بۆ ئەو هێزگەلەی چ بەناوە کۆمەڵەیە مارکسیستی لینینی، چ بەناوە بزوتنەوەی سۆسیالیستی، چ لە ژێر ناوە چەترە یەکێتیە نیشتمانی پاش 1975 لەدایک بوون و ناویان نیا شۆڕشە تازە. بۆ تەمامە ئەمانەی کە یەکێتیە نیشتمانیان دروست کرد لە فیمابەینە 1970 تا 1975 بیریان لەمە نەکردو. ئەگەر وەڵام ئەوە بێ کە بیر کرایەوە، بەڵام چارە مەڵا مستەفای بارزانیمان نەکرد و تاکانە بڕیاردەر مەڵا مستەفای بارزانی بوو. بڕیار و سوعال ئەوەسە لە 1970 تا 1975 بۆ ئیجازەماندا کە مەلا مستەفای بارزانی بە مطلقیەت تاکە بڕیار دەربێت. تەبیعەتەن سەبەب و هۆی فرەی ئەوێت. ئیمکانی هەست کەسانی مخالفە مەلا مستەفای بارزانی بوو بن وەکو جەلالیەکان، بەڵام نە ئیدئۆلۆژی و نە ئیدەیەکیان بوو کە ئەوان باتڵۆ بکاتەوە. دەرنەتیجە بوو بە یەک سری درۆشم کە هەر کەسێک دەتوانی بە ئیلتیجای ئەم دروشمانە لە پشتیانەوە بوێسێ. من ئەمە ڕەبتە دەمەوە بە ئەم خەبەرەی کە ئەمڕۆ خوێندمەوە بۆ ئێوە. تەیە ساڵان ڕابردوو من زۆر کەسێکم چاو پێ ئەکەوت لە دەرن نەسیحەتەوە بۆ ئاخیزە کوردەوارە سەر بەخۆ ئاهات.
و ئەیگوت تۆ دەبێت تەوازن ڕاگری، تۆ دەبێت هێرش نەکەی، نەغد نەکەی، نەیان ڕۆخێنیت، نابێ یارانە ئێوە وا بکەن. و من بارها وەڵامیانم داوە کە ئەو ڕەوەندەی لە مێژوو باسییان کردگە بۆتان بەو مەعنا کە عیدەیەک مفەکر یا خەبات گێڕ پەیدا ئەبن و خەڵکانێک ئینسپایر ئەکەن و ئەمانە ئەتوانن بە ئیلهامێک وەریان گرتووە شۆڕشێک دروستکەن و حکوومەتێک و دەسەڵاتێک بڕۆخێنن دروی گەورەی مێژوویە. و هیچ کام لە ئینقلابە کلاسیکەکان وان نەبووگە، بەڵکو لە پشتە تەمامە ئینقلاباتە کلاسیکە لیبراڵی چینێکی تۆکمەی بەدەسەڵاتی بە پارەی گۆڕانخواز بەناوە بورژوازی وەستاوە و ئەمان کۆمەڵە خەڵکیان هێناوەتە خیابان لەبەر ئەوەی کە بتوانن بە هێز زۆر و بۆر تەحەوڵاتە خۆیان ببەنە بەرەو. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەیە ساڵان ڕابردوو لەگەڵ هۆنینەوەی جەهانە کوردی و ئیدەی کوردیەتا تا ئێمە فەرق خۆمان لەگەڵ کەسانێکی تر بزانین، تا ئێمە منزور و مەبەستە دیاری کراومان لە چمکە ئازادی بوێت، تا ئێمە لە نێوان خۆمان و ئەوی تر و دوژمنە پێناسەیەکی ڕۆشنمان بوێت و دوژمن بناسین، هاوکاتە لەگەڵ ئەمە خەریکی نەغدە وەزعیەتە یا بارودۆخە ئێستاییە کوردەوار بوو. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئیعلانی کرد تەمامە ئەمانەی کە لە ساڵە 91ەوە بەدەسەڵات گەیشتن نەک لە ئەنجامە هیچ ڕاپەڕینێکی کار لەسەر کریاگی کێشمەکێش لەسەر دانریاگ هاتنە دەرەوە، بەڵکو هەلێکی مێژوویی دەرفەتی خوڵقاند تا ئەم قەبارەی هەرێمە کوردستانە دەقیقەن لە قەبارەی ئۆتۆنۆمیەکەی 75 لەدایک ببێ. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ مشەخەسەن پرسیاری لەمانە کرد کە کاکە ئێوە ئەگەر لە محاسەری دوژمنان و گەماڕۆی دوژمنن ئێران و تورکیە و عێراق و سووریە، بۆچی ڕۆڵەی ئینقلابیە کە ئینتمای نیشتمانی بوێ دروستان نەکرد؟ بۆچی تاکی هەلپەرستی پولپەرستی نێئۆلیبراڵتان دروست کرد؟ بۆچی مەجیدی مۆڵتان بۆیان دروست کرد؟ بۆچی بەم خەڵکە وتان بڕۆنە ماڵەوە ئێمە خۆشبەختیتان بۆ ئەهێنین، خۆشگوزەرانی عەفو؟ لە کاتێکە حەوزەی سیاسەت حەوزەی خەیرە گشتی بوو و خیر بوو، نەخۆش گوزەرانی و خەیرە گشتی پانتاییەکی گەورەتری هەست لە تاریفکردنەوە. ئەی بۆ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هات وتی پارەکە هات وتی حکوومەتە هەرێمە کوردستان تووشە مەرگە سیاسی بووگە و بۆ دەست بەجێ مستەنەدی کرد بە جارنامەیە ئەرتەشە کوردان و ڕوو لە خەڵکە کوردەوار نووساوی بۆ جارێکی تر کە مێژووەکان تکرار نەبێتەوە، مێژووی هەرسهێنان و مێژووی توانەوە و مێژووی لە ناوبردنە کورد تکرار نەبێتەوە، ئێمە ئیعلانە ئەرتەشە کوردان ئەکەین. بۆ ئێمە بەخەستی دامان گرتە سەرە حکوومەتە هەرێم، بۆ ئێمە وتمان حکوومەتە هەرێم تووشە مەرگە سیاسی بوو. بە وردی لە ناوە جارنامەی ئەرتەشە کوردانە باس کریاگە تۆزێکی لەگرا باسەکەم بەو معناکە ئەمانە کارە مێژوویان ئەوە بووگە تا سەرە هەڵدێر کورد بوون لە پڕێکا بڵێن لێمان قۆمیە، هەمووی لێ قۆماوەکەیش بکەنە ئەستۆی خیانەتە ئەمریکا، خیانەتە وڵاتانە ناوچە. ئەو جار ئێمە وەکو کورد ڕۆڵم زورێ ئەگێڕین و ئەو کەسەی بە کرێمانی گرتووە درۆی لەگەڵمان کردووە، بۆیە قەت مەجال پەیا ناکەین پرسە وجودی لە خۆمان بکەین بۆ وامان لێ هات. دیارە پولیان بەدەسۆ بوو، خەڵکیان بەدەسۆ بوو، دیارە بەرەی سازماندەهی کریاب و دەوڵەتان ناوچەیان لەبەردەسا بوو،
دیارە محاولەیان ئەکرد تا دەنگە خەڵک بڵاو نەبێتەوە. دەنگە خەڵک بەشێکی دەستوەشێنی تەبەلوەر و تەجەسم پەیاکردگی ئێمەین. ئەی بۆ ئێمە هاتین وتمان حکوومەتی هەرێم تووشە مەرگە سیاسی بوو. لەبەر خاتری ئەوەی کە ئێمە بڕوامان ئەوەیە بۆ یەکەم جار لە مێژووە اتفاقی کەوتبە لەناو کووردا. بۆ ئەوەی لەم قسە تێبگەین، هەر ئەم سەردەمانە تەواوبوونە لۆزان بوو. ئاغایانە پەکەکە داوایانەکە لە دەوڵەتی تورکیە بێت یاڵەتە مووسڵ بواتۆ لە ژێرە ناوە ڕێپێوانە مووسڵ لۆزان. لەو گۆڵخانەیە حەمەی حاجی مەحمووە کۆنفرانسە لۆزان گیریە. باسە کەسایەتیایەگە کرێ وەکو شەریف پاشا و باسە کەسایەتیهایەگە کرێ وەکو ئەو ئاغای خەیریە. بزانن هەر بۆ ئەو کەسانەی کە گەرەکیانە مێژوو بە گوێرەی خۆیان بخوێننەوە، نە ئەو جۆرەی کە ئێمەی ئاخیزیە خوێنینەوە، جوابدانەوەی ئەوەی کە بۆ تورکە بێ بە ساحێبە دەسەڵات، جوابدانەوەکەی ئەوەسە کە تورک بورژوازی خاوەن سەرمایەی هەیە. سەرمایە و بورژوازیە تورک دەوڵەتە تورک دروستەکە. تۆ گەرەکتە پەڕەدایم شیفتە 57 ئایەتوڵڵا خومەینی بخوێنی تۆ، هەموو ئێران بازەکان زۆر تەئکید لەسەر ڕۆڵ و نەقشی بازاڕەکەنەوە و ناوی ئەنێن بورژوازیە ملی، یعنی سەرمایەدارەکان، یعنی ساماندارەکان. بۆ دڵ کورد ناوێت و دەوڵات مەسەڵەن لە لۆزانە لەبەر ئەوەی کە ئێمە سەدان ئەمسالە شەریف پاشایەکمان نییە کە سەرمایەی گری دریا بێت بە دەسەڵاتە سیاسی تا ئەو بۆ پاراستنە پێگە و دەسەڵاتە خۆی بیر لە دەوڵەت بکاتەوە. ئەگەر تا ئەگرا لەمە تێگەیشتین، ئێستا ئەگەینە ئەو دەورانی و ئاخیزەی خوێنی. ئاخیز خوێندە بوویەوە کە بۆ یەکەم جار لە مێژووە اتفاقی کەوتووە. ئەویش ئەمەسە لە ساڵە 91 تا 2023 لە 2003 تا 2023 اتفاقێک کەفێ. ئەو اتفاق ئەمەسە کورد بۆ یەکەم جار ئەبێ بە ساحێبی کەڵەکەبوونی سەرەتایی لە هەموو وارێکە. ئەم کەڵەکەبوونە سەرەتاییە هەم پارەیە هەم پێگەیە. یعنی تۆ بۆ ئەوەڵین جار ڕئیس جمهورێکی بە ناوی کوردی وەکو جەلال تاڵەبانیە بینی. تۆ ئیدەیە خەڵکی وە قەومی کریاگە کورد ئەوێنی کە هەستە بە دەسەڵات ئەکەن، لە بوارە بینالملەلیوە دەرەکەفن، لەم تەلەڤیزیۆنانە ئەیان خەنە دەرەوە، ناویان وەزیر و گزیرە، دانیشتنیان ئەبێ ئێستە سووک بەرز هەرچی لەو فەرشە ئەگەنە ئەم عەرشە. ئەمە کەڵەکەبوونە سەرەتاییە. ئەمە بوو ئەوەڵین بارە لە مێژووی معاسر مۆدێڕنا کورد لە شێوەیە بەرد و شاخ و کوردی وە قەومی کریاک تێتە دەرەوە چاوی بە فەرشی سووری ناوی فڕۆکەخانەکانەکەوێ. لە هەمان کاتە ڕقەمێ بە ناوی ملیاردها دۆلار لە بەردەسی هەس. ئەگەر لەمە تێبگەین کەڵەکەبوونی سەرەتایی لە هەموو جێگەیەکی ئەم دنیا بە مێژوویەک لە خوێن و هەناسە و ئاگراتی ئەپەڕێ. مثال فرێک لە ئێوە داستانە شەلبیەکانە بریتانیاتان بە شێوەیە سریاڵ دیگە بنەماڵە قەرەچایە مافیاکە. تەواوی ئەوانەی وا کارە مافیا ئەکەن لە قاچاخە مەوادە مخەدەر، لە قاچاخە ئەو کۆمەدێتیەی کە ئەبێ بە قاچاخ هان بە شوێنە بەدەستگرتنە شەبەکەیەک و دروستکردنە پوڵێک. و لە ئاخرۆ لە نەهایەتە کارەکەەوە ئەڕۆنە ناو سیاست، یعنی کابرا قۆناغ بە قۆناغ گەورە ئەبێت بۆ لەبەرەوەی کەڵەکەبوونە سەرەتایی لەبەردەستە.
بۆ ئەم وڵاتانە یاسایان داناوە نایڵن تریاک بفرۆشێ جگەرە بفرۆشێ دەبێت لەژێر کۆنتترۆڵە خۆیان بێ پێی ئەڵێن ئیشی نایاسایی لەبەرەوەی بنەماڵەهایەکی وەکو شێلبی دەرنەکەوێ بۆ دەربکەوێ لەبەرەوەی کەڵەکەبوونی پارە لە لای ئەیدەیەکە یا بنەماڵەیەکە ئەتوانێت کێشە دروستکات و ئەتوانێت باشیش بێت کەواتە هەمومان گەڕاینەوە سەرەوەی کە کورد 1914 1970 ئەڵێن کە کورد ئەم کوردی وە قەومی کریاگە بورژوازی نەبوو تا دەوڵەت دابنی. ئۆکێ ئێمە هیچ مناقشەیەکی لەسەر ناکەین تا ئەگرا ئەگەر دروست بێت وەلی یەک اتفاق کەوتکە لە هەرێمە کوردستانە عێراقا بۆ ئەووەڵین بار کورد بووگە بە ساحێبی کەڵەکەبوونی سەرەتایی یعنی تۆ ئیستە بە هەزاران ملیۆنر و ملیاردرێت لە سلێمانی و هەولێرە هەست. دروسە ئەمانە دەستکردە حیزبین، دروسە ئەمانە ڕەنتخۆرن و مشەخۆرن، بەڵام یەک ئیتفاقیان تیا کەوتگە ئیستە ئەمانە بەلایان و فەرقەکات وەکو جاران نەماگە کە بازرگانێکی تارانی یا ئەسەمبڵی یا بەسرەی و بەغایی بەسەریانەوە بخۆڕێ خۆی پێیان لە ئەوان زلتر بێ. لەگرا یەک شت دروست بووە، یعنی ئێستا جیلێک دروست بووگەن کە ئەتوانن خصلەت و خو و ئەخلاقی سەروەرانەیان بوێت. یعنی فەرقەکەن لەگەڵ ئەوەی وا دەسەکاتە گیرفانی 2 متر باڵایەتی متری ناوشانێتی لە چەپەڵەمەی گرێژێ هەر 1000 دینارە باس و ئەگریت. ئەوانە ئەمە نین، ئەوانە تەقیون لە پارە و لە دەسەڵاتە. بەڵام ئێستا وەختی ئەزانن حکوومەتی هەرێمی کوردستان تووشی مەرگی سیاسی بووە بڕێکیان تێقوچێنن وەکو سەرانی پارتی وێکێتی تێقوچێن بە تایبەتی بنەماڵەی بارزانی ئێستا خەریکە ئەم کەڵەکەبوونی سەرەتاییە ئەخاتە ناوە نەقشبەندیە، یعنی هاوکات لە پرۆسەی سیاسیەکە کە قەرارە هەرێمی کوردستان لە بینچێ وەکو هەرەسەکەی ئاشبەتاڵە 75 بنەماڵەی بارزانی متبەلور ئەوێت و تەجەسوم پێیا ئەکا لە نەقشبەندیە. بەڵام ئەمجار بە ملیاردها دۆلاریان لەدەستە وەکو کاڕای کەس نەزانی تەکیە لە دوای تەکیە لە دوای تەکیە ئەکەن و پێگەیەک دروست ئەکەن بە ناوە پێگەی ئابووری و خەڵکە فەقیر و هەژار و برسی و ئەوامیش لە دەوریان کۆ بنۆ بۆ وەڵمە گۆشت خواردن و ئافیەت تەڵەبیە لە ژێرە ساویە ئەم تکایە. بەڵام ئەمە هەمووی داستانەکە نییە. بڕێک لەمانەوە بگرە بڕێکی شایدیش بەرچاو شایدیش کەم لەمانە پێیان خۆش نییە کوردەوار بەجێ بێڵن، پێی خۆش نییە سلێمانی و هەولێر بەجێ بێڵێ، پێی خۆش نییە قەوم و کەسوکار و دۆست و ئەقرەبا بەجێ بێڵێ، پێی خۆش نییە شەوچەرەکانە سلێمانی بەجێ بێڵێ، پێی خۆش نییە بەجێ بێڵێت وە بڕوا. لە هەمان کاتدا لە بەینچوونە قەبارەی هەرێمە کوردستان تەمامیەتە سەروەتی لەدەستەدا، ئەمە پێی خۆش نییە لە غوربەتا بمرێ، ئەتوانێت دەرچێ، ئەتوانێت پارەکانی خاتە بانکە ئەوروپا کە خستوویەتی بڕێکی فرێ. بەڵام ئەم جارە گەلێکی شەڕکە هاخێزە کوردەوارە سەربەخۆ وەختی ئەیوە حکوومەتە هەرێمە کوردستان تووشە مەرگە سیاسی بووگە لەبەر ئەوەی ئەوانەی وا دڵیان گەرەکێسی بنون و باوەڕی پێنەکەن باوەڕی پێ بکەن. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بۆیە هاتووە حکوومەتی هەرێمی بە موتڵەقی دانەناوە دایگرت بە مدیا دەقیقەن ویستی کە ئەو حکوومەتی هەرێم و حیزبانە نەبن بە موتڵەقیەتی مەلا مستەفای بارزانی لە بینی 70 تا 75. نەیویست بڵێ چون من خەڵکی فڵانە جێگەم خەڵکی کرماشانم، من خەڵکی سنەم، خەڵکی هەولێرم، خەڵکی کەلارم، دەمم داخەم، ئێمە بە هەموومانەوە بە کوردەوە ئەم قەبارەیەمان حەزبی پارێزین. پاراستنی ئەم قەبارە ئەمە نەبوو دەمداخی، پاراستنە قەبارە ئەمە بوو نەهێڵیت. دەوڵەتی عێراقی بێمانە، عێراقی بوون هیچ مانایەکی نییە. لە ژێرە دەسە ئەربابە ئەمریکایی و ئێرانی مشتی قەبایلی دروستکریاگی شیعەت بۆ بێرن
ببن بە دەوڵەت بخڕن بەسەر مەردەمە ئێمە خۆیان لەناو گەندەڵی و چەپاوڵکردنە داهاتەکان ئەم سەرزەمینە بوون و هەموو تاوانەکان بخەنە سەر ئەژنۆی و ئەستۆی کورد و ئێمەیش و دەرخەرمان پارتی و یەکێتی بێت تا بەناوە ئێمەوە پارتی و یەکێتی مۆریکەن بۆیان و ئێمە لە دوورۆ بوێسین ئەوەی وا اتفاق کەوتکە خەڵکە ئێمە ئیستە موچەی گەرەکە لە شیاع سوودانی بۆی مهم نییە کێ وای کرد بەم خەڵکە هەر دیعایە وای کرد هەرم حیزبانە وایان کرد بەم خەڵکە دەنام خەڵکە خەڵکێکی مەجید بوو هەر چەشنە بەهایەکی ئەدا لەبەرەوەی کەرامەتە خۆی بپارێزێت کێم خەڵکی وا پێکردگە موچەی زۆر بەلاوە مهمە تا کەرامەتی نەکەوەی کە موچە مهم نییە بەڵام تۆ حیزبی هیچ ڕێزێکە بەلای هیچ کەسێکۆ نییە ئەوە چۆن ئێمە ناتوانین لە شیعەکانە بەغا پرسین ئەو هەموو پارەیە بۆ ئەدزن بۆ گەنی هەموو بەغدا و بەسرەی گرتووە ئەرێ بۆ سوننەکانە عێراق داپۆسیان و نابوت کردیان بۆ مەگەر ئێمە ماڵتەنە عێراقی نیین چۆنە ئەو ئەخوڕێ لە ئێمەوە لە بەغا ئێمە ناتوانین بخوڕینەوە کێ وای کردگە بە ئێمە حکوومەتە هەرێم ئاخیزە کوردەوارە سەربەخۆ یەک بست لە خاڵکی وە قەومی کریاگە کوردەوار نادەتە دەست حکوومەتە عێراقی بگرە بەغا دەبێ لەژێر کیاسەت و مەچەکە ئینسان ئازادە کوردیاوێت ئەمە یەک من دیبەیتم کرد و وتم ئەوانەی سەرچاوەی ئابووری ڕادەسە بەغا ئەکەن خائنە بە ملەتن وێشی بیان کوژن ئەو حکومە تاریخیە هەزها ئێمەی مردمە کورد سەرە مناڵە خۆمان ناوڕێن هاوسێکەمان دڵی بێتە ئێش ئەوەی فکرەکە خەڵک خۆشگوزەرانی گەرەکە هەڵەی گەورەکە خەڵک شکۆی گەرەکە بڕۆن مێژووی فوتباڵ لە بریتانیا بخوێنەوە برسیەکانە بریتانیا وا حیچ شکۆیەکیان نەبوو حاضر بوون پارە لەبەر سکی خۆیان بگرنەوە یاری کەربسێنن بۆ فوتباڵ لەبەر ئەوەی بتوانن لە پارەدارەکان لە فوتباڵ بوونەوە چون حیچ شکۆیەکیان بۆ نەمابوو ئیلا شکۆی فوتباڵ نەبێ ڕاستە خەڵک پارەی ئەوێ ڕاستە خەڵک موچەی ئەوێ بەڵام خەڵک شکۆیشی ئەوێت شکۆ بۆ خەڵک بێرە خەڵک لە پشتە ئەوێسێت ئێوە ئیستە لە ناو دەمە ئەوانەی بەغاتان بدایە ئەو خەڵکە بە هەموو قەبارەی وە لەگەڵ تا ئەوێسیە ئەمە ئەو خەڵکە نییە مەگەر ئەبێت بە پاڵ پشتی کەرە بارسێلۆنا مەگەر هەرەوە نییە مەگەر هەرەوە نییە بارسێلۆنا و مێسی هەر کەسێک گۆڵێک بەدا ئەو پێی وایە خۆی داگێسی و تێتە ناوە خیابان و هەڵەقونێ و دائەقونێ و پارە ئەدا و خۆشی ئەکا و نوقڵە گێڕێت ئەمە بە تۆ چ پەیامێکەدا بە تۆ ئەو پەیامە ئەدات کە خەڵک ئەوە نیەن کە پێتان ئەڵێن خەڵک سیاسەتمەداری بوێری گەرەک ڕۆڵەی قارەمانی گەرەک ئەوەی گەرەک کە شکۆی بۆ بێرێ سەری پێ بەرزکاتۆ نەسەری پێداخات حکوومەتە هەرێمە کوردستان کوردبوونی کرد بە سەرداخستن لە هەموو تەمەنی ئەم 33 ساڵەیە بەس پاشەکشەی کردەوە بەس سەری کوردی داخست وەلێ ئێمە نایڵین 75 بەدوا تکرار بێتەوە ئێمە نایڵین حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ وەڵا بە شێوەی یاسایی هەموو شتێکمان لەدەستدا غەڵەتن کرد نایڵین ببێ بە 75 و هەموومان دەممان بێتەوە تەڵەی تەقیاک بڵێن ئەی خۆ لەدەست چوو ئێستا بڕۆینەوە وردە وردە پێشمەرگە کۆکەینەوە بەم شاخانە دووبارە بەرامبەر بە عێراق نەوین و بەرامبەر بە حکوومەتە شیعی عێراقی شەرقین ئێمە کاری وا ناکەین هەر بۆیە نەمان هێشت حکوومەتی هەرێم بە مطلقی بمێنێتەوە پارتی و یەکێتی بە مطلقی بمێنێتەوە نەمان هێشت ئەوانە بڵێن ئەوان نوێنەرایەتی کورد ئەکەن و بە مطلقی و بە ڕەهایی نوێنەرایەتی کوردیان لەبەردەستە و هەر ئیمزایەک ئەتوانن بکەن وەستاین ئەزانین کۆمەڵگاکەمان بێباوەڕ کردیاگە ئەزانین کۆمەڵگاکەمان بە هەموو کەرەستەیەک براوە بەرەو هەڵدێرە خۆکوشتن و خۆنابوت کردن
بەڵام خۆ ئێمە نەمردووین مێژوو ئێمە مانای نەینووسینەوە با بزانن جان لاک باوکە لیبرالیزم گەورەترین کۆیلەدار بوو گەورەترین زەمیندار بوو لە ئەمریکا بۆ ئەوەڵین بار لە مێژووی کورد ساماندار و پێگەدار لە کووردا دروست بووگە بەڵکو لە ناوی ئەم 10,000-20,000 ساماندار و پەیماندارە پێگەدارە 500یان بێنە بەرەی ئینقلابی خەڵکی کوردۆ 500یان لەبەر ئەوەی کە ئەم قەبارە بهێڵنەوە ئەم دەسەڵاتە بهێڵنەوە خۆیان بهێڵنەوە ڕۆڵی بورژوازیە متەرەقیە دەسەڵات خواز ببینن و ئەمە هەموو کارێکی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و وەختی خۆی کردی و ناهێڵێ بگاتە 75 ئێمە هەر وەکو ئیعلانە ئەرتەشە کوردانمان کرد و مستەنەدمان کرد ئەو ئەرتشە وردە وردە ڕاگرین و ناهێڵین دەوڵەتە عێراقی بە یاسا و بازی قانون و دادگا و پارلەمان و تەمامیەتە قەبارەیە ئەم ئیقلیمە بخوات ئێمە لە سفرەوە دەست پێ ناکەین ئێمە قمار ناکەین بەتاڵمان کاتەوە تا لە سفرەوە دەست پێ بکەین ئەگەر ئێمە لەم مێژووە دەرسمان وەرگرتووە ئێمە نابینەوە بە یەکێتی و بزوتنەوەی سۆسیالیست و کۆمەڵەی مارکسی لێنینی 75 بەدواوە بڕۆینە شاخەکان وا ناکەین ئێمڕۆ لە نێو شەقامە لە نێو خیابانە بە ئیجماع ئەوانەی کە باوەڕیان بەوەسە کە دەورانێکی تازە تاریخ کورد مێژووی کورد ئیستە دەست پێکات بە تەخیر و دەسی پێکرد بەڵام ئێستا دەست پێکات ئێستا ئێمە دەوران سازیەکەین ئێستا ئێمە مێژوو سازیەکەین هەر بۆ ئێمە سەرەتایەک بوو بابزانن بڕیارەکانە حکوومەتە عێراقی لە ژێردانە موچە لای ئێمە هیچ بایخێکی نییە هەر معامڵەیە حکوومەتی هەرێمی کوردستان بیکا و ئەحزابی هەرێمە کوردستان لە ژێرە ناو پارتی و یەکێتی و ئەقماری چکۆلەتر بیکەن ئەڕواتە خانەی خیانەتەوە و وەڵامە درێتەوە ئێمە خەڵکی هەفتاکان نین بە ئەزمونترین ئێمە لێتان خۆش نابین لەوانەی وا حجەتمان بەرامبەریان تەواو کرد هەر بۆیە پێمان وایە لەم سەروبەندا ئێمە بە هەبوونی مەتنە ئینقلابی بە هەبوونی ئیدەی سیاسی تەمام ئەمانە لە مەیدانەوە کەینە دەرەوە و ناهێڵین مؤامرە بکەن لەسەر گیان و ماڵی مردم ناهێڵین مؤامرە بکەن لەسەر چمکی کورد و ناهێڵین ئێستش دووبارە تکراری یەکەمەوە تەمام ئەوانەی وان نەیان ئەفامی و مشەخۆرە حیزبی بوون دژمنی کورد بوون بە کرێگیراو بوون گەرەکیان بوو مطلقیەت بە حکوومەتی هەرێم بن وا چۆن دایان بە مەلا مستەفای بارزانی و مەلا مستەفای بارزانی بە بڕیارەکەی ساواکی شاهەڵی وەشاندەوە مطلقیەت ئێمەین ڕۆحی شۆڕشی مردمێکەوە بەهای بۆ داگە و ناهێڵین بکەوێت دزی و فزی و گەندەڵی و فەسادی ئەمانیشە ئێمە ناوەتە دواوە و تەئکیدین لەوەی کە لە مەسیرە هەم کەسانێک کە ئەو کەڵکەبوونی سەرەتایانە پێیە و پێیان خۆش نییە ئەم سەرزەمینە بەجێ بێڵن بەڵام ئەوان مەچەکی قارەمانیان گەرەک بوو ئیدەی ئینقلابیان گەرەک بوو ڕۆڵەی شۆڕشگێڕیان گەرەک بوو و ئەم سەرزەمینە پڕێتی بۆیە دەورانێکی تری مێژووی دەسی پێکردەگە و ئێمە پرۆژەیە ئەرتەشە کوردانمان ئەوەی نەبەرە و گەورەتری ئەکەین لە هەموو بوارێکە لەبەر ئەوەی گەیگینە سەرە ئاستە ناسکێکەوە خەریکە بپسێت یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و خەڵکە
قارەمانە کورد مەئامەرەکردنە بە قەبارەیە دەسەڵاتە کوردی، یعنی دەسەڵاتە تاک بە تاکە ئێوە کە بێتەوە دەستتان لە بەرامبەرە پارە ئەو جبێ شەرەفی بێ ئینتماییە. ئینسانێکە شەرەفی نەبێت، ئینتمای نەبێت، مەبدەئی نەبێت، مانای ژیانی نەبێت، ژیانیش ناتوانێ بکات و ناتوانێ ژیان بکات. ئەگەر لەم سەرزەمینە تا دوێنێ ئەخلاقی کۆیلەکراوی ئەدرا بە خەڵک ئەگەڕێتەوە سەر ئەخلاقە مەجیدە خۆی لە هەموو جێگەیەکی دنیا. کۆمەڵێ مفەکر، کۆمەڵێ وە پێشی کۆمەڵگا کەوتک، کۆمەڵێ ورە بەرز، کۆمەڵێ ئینسانە ئاست بەرز ئاستی کۆمەلگایەکەونە سەرۆ. هەروە ئاستی کۆمەلگای ئێمەیان بە شلە خەجێ و بە کچی فاسد و بە لەش فرۆش و بە قەحبە هاوردە خوارە و هەروە بە شەهامەت و کەرامەت و ئینسانی گەورە و پیاوی گەورە و ژنە گەورە بەرزە بێتەوە. لا ئێوە خۆش